کۆی گشتی 1292 ڕووداومان هەیە ینی هەموو جۆرە ڕووداوەکان لە ناو شار 377 ڕووداومان هەبووە لە دەرەوەی شار 915 ڕووداومان هەبووە مردن بەداخەوە 18 کەس مردینە و 26 کەسی ڕزگار کراینە خنکان بەداخەوە 20 کەسمان خنکایە 28 کەسی ڕزگار کراینە سوستانی ئۆتۆمبیل بەهۆی فیرپەمپ و خراپی کۆڵەتی بنزین چاردە حاڵەتمان هەبووە کە ئۆتۆمبیل سوتایە سوتانی زەوی و زار و برین کشت و کاڵی زەرەرەکەی 111 میلیۆن و 365 هزار دینار بوو ئەیدی ئەوە کۆی گشتی ئامارەکانمان بەڵێ بەڵێ مانجی شش هەفتە و سێ مانگە هەموو تیمەکانمان لە ئامادە باشدانە لەبەر بەرزبوونەوەی پلەی گەرما و بەداخەوە ینی نەبوونی هۆشیاری بۆ نمونە فرەدانی جگەرەیە زۆر حاڵەتی دیکە هەیە ڕووداوەکانی سوتانمان زۆر دەوی بەداخەوە بۆ خۆشتان دەزانن خراپی کارەبا و کواڵەتی کارەبایەکەشمان بەداخەوەش هۆکارێکی سەرچیە کە لە وەرزی گەرما ڕووداوەکانمان زیاد دەکات